زانایانی ئاینی و نووسەر و ڕۆشنبیرانی ئیسلامی پشتگیری خۆیان بۆ بەشداری لە هەڵبژاردن دووپات دەکەنەوە و داوا لە هاوڵاتیانیش دەکەن لە ڕۆژی دەنگداندا بەشدار بن لە هەڵبژاردن. بایکۆتکردنی پرۆسەکە خزمەت بەو سیستەم و دەسەڵاتە دەکات کە چەندی ساڵە خەڵکی دەچەوسێنێتەوە. پێویستە جارە بەڕەکە لەژێر پێیان دەربهێنرێت و چی دیکە نەبنە مۆتەکە بەسەر وڵاتەوە. هاوڵاتی نابێ خۆی بدزێتەوە لە بەرپرسیارەتی ئەو لەم کاتانەیە کە هەڵبژاردنە ئەوەیە بڕوا ئیختیاری خەڵکی چاک و پاک و دەستپاک و دیندار و بەڕەوشت بکە ئەوانەی کەوا متمانەیان پێ ئەکا لە نوێنەرایەتی ئەو بکەن. بەڕاستی نەچوون بۆ دەنگدان و بایکۆتی دەنگدان ئەمانە چارەسەر نین. ئەمانە ئەوەی کە ئیسیفای لەکە لایەنی گەندەڵکار و دەسەڵاتدار و ئەوانەیە وڵاتیان فاسید کردووە. بۆیە هاوڵاتیان ئەگەر بیانوێ بنەبڕی گەندەڵی و فەساد و ستەمکاری بکەن ئەبێ بڕۆن تەحجیمی ئەو زۆرینە دەسەڵاتدارە بکەن کە لەناو پەرلەمانەکانی هەم عێراق و هەم کوردستانی شاهن. ئەبێ زۆرینەیان لێوەرگرنەوە، ئەبێ زۆرینەی خەڵکی چاک و پاک لەناو پەرلەمانانە وجودیان هەبێ. کاتێک کە تۆ زۆرینەش لێوەرگرتنەوە و کاتەمانە شەرعیەتیان نامێن. ئێستا ئەوان سووی ئیسیفایان کردووە لەو شەرعیەتەی کە لە ڕێگەی زۆرینەوە پیان دراوە، هەم لە لای کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی دەوروبەر و هەم لە ناو خۆیشە دیارە بەهۆی هەڵبژاردنەوە ئەو زۆرینیان دەستکەوتووە. دەیکەواتە هەنگاوی یەکەمی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بۆ وەرگرتنەوەی شەرعیەتی زۆرینەی پەرلەمانی لەوانە ئەوەیەکەوە هەموو خەڵکەکان دەنگ بدەن و خەڵکی پاک و چاک بکەنە زۆرینە لە ناو پەرلەمانە بۆ ئەوەی لە ئایندەیە قۆناغی دووەم بە تەواوی بەڕە لە ژێرپێی خەڵکی ستەمکار و خەڵکی گەندەڵکار و دەسەڵاتی ستەمکارە دەربێنن. زانانی ئاینی دەڵێن متمانەدان بە کەسانی ئیسلامی لە دەنگداندا ئەرکێکی شەرعیە. دەسەڵات چەند ساڵە کار دەکات بۆ بێبایەخکردنی هەڵبژاردن تا ئەوانەی باوەڕیان بە گۆڕانکاریە ئومێدیان لە دەست بدەن، بەڵام دەبێت خەڵکی هۆشیار بێت و لەو پلانە ئاگادار بێت. ئێمەش وەکو کۆمەڵە لە زانایان بە باشمان زانی کە خەڵکی بەشدار بن لە هەڵبژاردن و لە چوارچێوەی مەصالح و مەفسەدەدا، چونکە ئەینەما تەکون مەصلحە فەثەمە شەرع الله. لە هەر شوێنێک کە بەرژەوەندی مسلمانان لە شتەکەدا هەبوو ئەوە ئینسان لەو شتەدا بەشدار بێت. ئەمە وەکو خەباتی سەردەم هیچ ڕێگە چارێکی ترمان نییە. یعنی وەکو خەباتی سەردەم مسلمانان بەشدار بن لە هەڵبژاردن و ئازادیشە دەنگ بۆ هەر کەسێک دەدا ئەوە بۆ خۆی ئازادە. من وەکو خۆم هەتا کەسێکی نوێژکەر و دیندار لێوێ بێ دەنگ بۆ کەسێکی نوێژنەکەر نادەم، چونکە ئێمە سەیری ئایدیا و ئەجەندا دەکەین، سەیری دروشم و قسەی لوز ناکەین. ئایدیا و ئەجەندا زۆر گرنگە. لەبەر ئەوە وەکو بەرژەوەندیەکی ئەمڕۆی مسلمانان ئەوەمان پێ باشترە کە بەشداربی بچی بۆ هەڵبژاردن نەک نەچی و مەیدانەکە چۆڵ بکەی و ئەوە باشتر و گونجاوترە بۆ ئەمڕۆی مسلمانان بەڵکو بتوانن خەڵکانێکی دیندار و نوێژ خوێن بەرنە پێشەوە و بتوانن بە پێی توانای خۆیان خزمەتێ بکەن. 90 زانای ئاینی و مامۆستای زانکۆ و نووسەر و ڕۆشنبیری ئیسلامی لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاندووە دەنگدان پرۆسەیەکی گەورە و پیرۆزە. هاوڵاتی دەبێت بەشداری تێدا بکات و کەسانی دیندار و شیاو هەڵبژێرن. ئەوان دەشتێن ناومێدی شەرعیەتدانە بە مانەوەی ئەو دەسەڵاتە گەندەڵە و درێژەدانە بە فەسادی ئیداری و خراپ بەڕێوەبردننی وڵات. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.